بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاوێکی گەرمی ئێمەتان پێشکەش لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت و وتوێژێک لەگەڵ هاوڕێ ڕۆیا مەحموودی. هاوڕێ ڕۆیا مەحموودی ئەندامی کومەتەی دەرەوەی حزبی کۆمۆنیستی ئێران ساڵانێکە ئەندامێکی چالاکی یەکێتی کرێکارانی ILO و هەروەها ئەندامی حزبی چەپی سوئێدن. ئەم پێگەیە بۆتە هۆی ئەوەی کە ئەو لە پاڵ ئەزموونی خەباتکارانەی لە حزبی کۆمۆنیستی ئێراندا کۆمەڵێک ئەزموونی بەکەڵک لە کار و چالاکی ئیتحادیەیی و حزبی لە سوئێدیش بەدەست بێنێ. لەم بەرنامە تایبەتەدا کۆمەڵێک پرسیار سەبارەت بە ئەزموونی خەباتکارانی هاوڕێ ڕۆیا لەو بوارانە و کار و چالاکیەکانی ئەو ڕێکخراوە دەکەین. هاوڕێ ڕۆیا سڵاوت لێوێ بەخێر بیت. زۆر سپاس نیسڵام هەیە لە خەمەت خۆتان و هاوکارەکان و هەروە بینەرانی ئەم تەلەڤیزیۆن. زۆر سپاس. هاوڕێ ڕۆیا ئێوە وەک ژنێکی کۆمۆنیست هاتنە نێو کاری ئیتحادیەیەوە لە وڵاتی سوئێد. کۆسپ و ئاستەنگ و بربەستەکانی بۆ ئێوە چین لەم بوارەدا؟ بەڵێ ڕاستانەوەی وەختێ من شروعم کرد بە کاروەمانە بە دەلیلەوە لە وڵاتی خۆمانە من قبلەن شغل و شتم نەبوو و ئەونا لە مەسایلی اتحادیە و شت نەمەزانی زۆر شتم نازانی وەکە مهاجرێکی جدید ئەو عانەکە هاتووم هەدەفم فقەتەوە بوو جوان فێرم و وارد بازار کار بم وەلی چۆن تەک اتحادیا بم چە وەزایف گەلێکا لەسەر شانمە و چە کارگەلێک توانم ئەنجام بم وەک شخصێکی وەک کەسێکی کرێکار هیچی لەوان مە نازانی و ئینسانێکی مهاجر وەختێ تێتە وڵات ئەگەر کەسێ نەوێتوەمانە یارمەتی بات لە زۆر شتە نازانێت مەخصوسەن لە مەسایل گەل مەزایە گەل حتا شخصی خۆی یا لە مەزایە گەل کرێکاری چه حقوقۆقێکی پێتعالۆقە گیرگێ بەڵام من شانسێکم بوو وەختێک کە کارم کرد هاوکارەکانم بنیانگەلێکی زۆر عالی بوو زۆر باش بوون هەر هەفتەی ئەوڵ کە چوومە سەر کار کەسێ لەوێ نمایەندەی این بوو اتحادیە کرێکاری ئەو بەشە بوو کە من لێ نابووم هاتە بەرەوە بە خێراتنمی کرد و خۆی معرفی کرد بە من کرد و وتی ئەتوانی بیتە عزوی اتحادیە ڕاستانگەرەکە من فرچ لە وازیەتی اتحادیە هەروواکەوتم نەمەزانی بەڵام ئەوە کە ئەمزانی بە دەلیلەوە خۆشکێکم لە ئێرانە قبلن کاری کرد و اتحادیە باشەگەر لە تاکیا بیت و بە هەرحاڵ مەزایەگەلت و اتفاقێک و بۆ کەفێ لەسەر کارە ئەوان هەن پشتیوانیتن بۆ هەدەفە من ناوخۆم نووسی و لە اتحادیا بووم وەلێتە چاکە چەناکە اتحادیە چۆن نەڕێتە بەرەوە هیچ شتێکم لا نزانی تا مدت زمانێک دوای مدت زمانێک و کەفرەتر ئیطلاعاتم دەساوردومانە متوجم کە نا بابا ئەگەر تۆ وەک کرێکارێ ئەشی واقعاً فرێچت بزانی کە بتوانی لە مەزایەگەل خۆت دفاعکەیت یا بتوانی هاوکارەکان و کۆمەکەی بە هاوکارەکانت لەوە بوو کە من یەواش یەواش دەتر لە محیتی کاری خۆما شروعم کرد بە ئەگەر شکاو گەلێک مەدی ئەگەر کەم و کۆڕی گەلێک مەدی یا ئەم تەبعیز گەلێک مەدی مەسەڵ لەسەری باسمە کرد کە ئەوە بووە باعثەوە پایە ئەسڵی لە کۆبوونەوەی کاکە لەسەر کارەکەمانەوە بووین جەماعەتی لە ڕەفیقەکانم هاوکارەکانم بە من ڕێیاندا کە بە هەرحاڵ لەو بەشا هێن بمە بیگرمە ئۆخدە و لە حقوقی ئەوان دفاعەکەم لە تەک ساحێوکارە ئەگەر شتێک لە نەزەرمە ئەوە پایەک بوو کە من هاتم و وەختێکیش وارد ئەوید واردی مەسەڵەنەتر ئەوید قبول دەکەن وەک نمایەندە قانونن نمایەندەی ئەسڵی ئەو بەشە تەکتا تەماسەگرێت کە هەم بە خێراتن تەکە هەمیش ئەوە کە گەرەکیە بە هەرحاڵ بڕی ئاموزشگەلی پیا بکەیت چیت گەلێکی بزانی کەشێ چۆن لە حقوق ئیسفادەکەیت لە چەق وەزایفگەلێکا لە ئۆهدە تا چ گەلێک ئەشێ مەسەڵەن مەترەحکەیت ئەوە بۆ باعثەوە کە من یەواش یەواش بووم چوومە ناو اتحادیە و اتحادیە بە من ئاموزشیدا کلاسەکانیە چووم هەر ماوەی جارێ مەسەڵەن ئەگەر اتفاقی کەفتای تەماس مەگرت لە تەک اتحادیە شاریەکەمە بۆ باعثەوە کە بە هەرحاڵ من فرچت فێر بم و بتوانم لەو تەریقە و هاوکارەکانم یارمەتی هاوکارەکانم کەم هەم بۆ خۆم هەوە هەم بۆ هاوکارەکانم و ئەو ئاموزشکەلە بۆ باعثەوە کە من فرەتر بۆ جەهەتە بڕم کە بزانم چاکەنەتر اتحادیە چییە لەوە زیاتر چۆن ئاچێتە بەرەومانە بە هەرحاڵ تۆ وەختێکی وەک دانێکی کرێکات لە مەحیتی کارەکەتە ڕێیکی دموکراتیانە ئان پێت و ئەو حقوقۆقتە پیانکە دفاعکەی هەمزەمان دریایك بازەوێ بوت کە بڕی لە جێگەلترا لە چتگەلتریژا فێربی ئەوە پایە بووە لەعانە لەم ئالەم وەختە کە من تەکێوا قساکەم مەسئولی یەکێک لەو ئەوە
کەسگەرمە کە مەسەڵەن ئاموزش خۆم ئاموزشم ئەو کەسگەر لە ئام کە تازە واردەوێ یا بە هەرحاڵ لە محیتی کارەکانیانە قبولیانەکەن و گەرەکمە پیان بیژم ئەوانەشە چی بکەن دقیق هەرەوە پایەوە من چووگەم ئیسەمە خەریکم لەو حەدی خۆما کە ئیسە کارەکەم لە سندیکای اتحادیەی کۆموناڵ لە بەشی ئاموزشا کارەکەم بە ئەوانەوە لە محیتکار چۆنە و حقوق چۆنە چە بکەن شەرایەتیان چۆن فراهەمکەن ئایا ساحێوکار ئەو کارگەلە واشێ لە ئەیکات تەوەجوەکە بە کرێکارەکان کە لێناکارەکەن تەبعیز هەست چه تەبعیزاتێک کە چۆن نەتوانی وەختە ئەمانە بیوەیتە سەتحی کە قسە کردی لە سەریە و لەو ڕاستە بەڵێ هاوڕێ ڕۆیا ئێوە وەک ئەندامێکی چالاکی کومێتێ دەرەوەی حزبی کۆمونیستی ئێران و وەک ئەندامێکی حزبی چەپی سوئێدیش چالاکن ئەم دوو مەدانە لە کار و چالاکی حزبی چۆن بەیەکەوە کامل دەکەن حزبی کۆمونیستی ئێران حزبێکە کە ها لە تەکمنە یانێ تیا گەورە بووگم و حزبێکە کە ئەوڵین پایە ئەساسیە بوو من وەک فعالیەتی سیاسی وەلی چونکە توایتە وڵاتێکە لێرەژە مەسئولیەت گەلێکا لەسەر شانتە و چگەلێک کەس کەشێ جێبەجێ کردێ لە ناو ئەم محیتی ئەم وڵاتە ئەگە گەرەکتە کارگەلێکیت بە نەفعی جامعەوە بە نەفعی تەبەقەی کرێگار و بە نەفعی لەم محیتە ئەحساسی ئەوەکەی کە تویش جزوی ئەم مردمیتە بەرحاڵش بە زایفە خەیتە سەرشان یەکێکی لە بۆ زایفەکان من وازانم بەخاترەوە بازێ مەزایەگەل بە دەستبێری ئەشی خۆت وەسڵکەی بە ئەحزابێک و کە بزانی بافتی ئەم دەوڵەتگە لە چەس و چۆنەچێتە بەرەو لەو محیتە من وەختی کە هاتمە سوئێد و کەم متەوەجێ بووم کە مەسەڵەن حزبی چەپ کەسێکە ئەو حزبەسە کاتوانێت فعالیەتی لە ڕابطە فعالیەتی کرێکاری لە بەشی کرێکاریۆمانە بە هەرحاڵ قسەی خۆیەکە نەزەرات باشیە پشتیوانیەکە لە تەبەقەی کرێکار پشتیوانیەکە لە مردمی فەقیریا ئەوانەوە کە ئستەمارەکردگەن یا تەبعیزی جامعاوینن من وەمزانیم حزبە وازان ئیسێژەزانم ئەم حزبە حزبێکە کە ئەتوانێ لەو ڕابطە لەو شەرایەتە بتوانی لە تێکیا کارکەی وە شتێککە ئەبینی لە ناو جامعات شتێککە لە ناو جامعە ئەیبینی و ئەوینیت جێگەی تر تۆ جێگەی ترت نییە کە لێ ئەسفادەکەی فەزایەک ترۆنیە محیتێ ترۆنیە ئەتوانی لە تەرەقی ئەحزابەکان و قسەی خۆت نەزەراتی خۆت بگەینیت کە سای خۆت بگەینی بەوانە سای مردمێ تریش بگەینی بەوانە وەختی مهاجر تێتە ئێرە تەبعیزە کردگێ یا مهاجر کە مەسەڵەن ئیخراجە کردگێ یا مەسەڵەن تەبعیزی کرێکاری هەست تەبعیزی نژادی هەست تۆشێ پشتیوانی کۆبێ ئەم پشتیوانیە من وازانم لەو تەرێقۆ توانیگمە مەسەڵەن سای خۆم و سای ئەو مردمە بم بتوانم لە تێکیانە قسەکەم ئەم چگە لە باسکەم چە اتفاقگەلێکە کەفێ هەروەوتم منی وەک عزوێکی حزبی کۆمونیستی ئێران وەزیفەیەک دریاگە پێم وەزیفەکەیشمەوەسە لە هەر محیتێکا کە هەم ئەشێ بتوانم تەئسیرگوزار بم یانێ وەک بنیامێکی کرێکار وەک بنیامی کۆمونیست تۆشە تەلاشکەی بۆ ئەوە کە هەمیشە پەیوەندی طبقەی کرێکار وەسڵکەی بە ئەوانەوە دەسەڵاتە لە دەستیانە و بتوانین لەو مەزایەگە لە ئەسفادەکەی من بۆ پایە چووبم لە تەک حزبە فرێ مەسایلی حزبی چەپیژم شاید وەختە بەدڵ نەوێ یا بۆ بیر و باوەڕی منە نەبێ وەلێ وازانم زەرفێکە کە ئەتوانم سایە خۆم و سایە فرێ ئینسانەکانتر لێنا باسکەم یانە بیگەنمە گوێچکەی ئەوان بۆکە لەسەری کارکەن و بەرحاڵ ئەو تەبعیزاتە نەمێنە لە جامعە یا کەم ڕەنگیکەن یا بە نۆع سایە ئێمە بن لە دەوڵەتە بەڵێ هاوڕێ ڕۆیا پێم خۆشە پرسم وەک ژنێکی چالاک کال لە کام یەک لەم ڕێکڕاوانەدا بۆتان ئاسانترە طبعا حزبی خۆم کە چۆنکیانی لە دەرەوەی وڵات ئێمە بەرحاڵ ئەندامگەلێکین کە هاینە دەرەوەی وڵاتە وڵات خۆمانمانیە شوێن و جێگۆپایە خۆمانمانیە کە تۆ لە ناو محیتی وڵاتی خۆتا کارکەی ئەزانی بەڵام وەختی کە تۆ هایتە لە وڵاتێکە ئیسەکەمە وڵاتی دومی منە و هام لێرە پس ئەشێ من ئەو وەزیفە ها لەسەر شانمە لەم وڵاتمە چاتوانم بکەم لەم وڵاتە جەدیدە طبعا چونکە ئێرە ساختارەکانی گشتی ئامادە ساختاری دەوڵەتی
ساختاری کاری هەموو شتێکی ئامادەست ئاسانترە بۆ من قاوەنونا لە پسەرتە و ڕاحەت وەک شەهروەندێکی ئەم وڵاتە قام هەڵەگرم وەزایفی خۆم نیشانام چگەلێک لە هدەما ئەگەر کارێکیش بەرحاڵ بە نوعی تەبعیز و شدان ئەو قانونە دانریا کە لە خۆم دفاعەکەم وە قسەی خۆم گەێنم ئەوانە ئاسانکاریەکەی فقط بەو شێوەسە وێلا بۆ ئاسانکاری لە حزبی خۆشمانە خۆ معلومە ئاسانە تۆ ئێمە جەلەسات گەل خۆمانمان هەست ارتباطات تەشکیلاتەکان و ئۆرگانەکانترا هەست ڕاحەت کارەکەی مەسەڵ من وەک بنیامێکی کرێکار باقی اتحادیەکانترا هەم لە بەهەرحاڵ هەمیشە جەلەسە و چتمەس ئەتوانمەمانە ڕەبط بەمەوە بە تەشکیلاتی خۆمان چگەلێکا لە مثلا بەرپای ئێمە کە ئەنجامی بین بۆ ڕاحەت بوون و بۆ کارکردن فقط دەلایلیەوە سەر تۆ لە وڵاتە هەموو شتێکی ئامادە بوو بۆ تۆ وەلێ ئێمە خۆمان ئەشێفرە چگەل کە ئامادەنی ئامادەیکەین ئەوە پێم وابێ جیاوازیەکانی ئەگەر بتوانم لەسەری وا پیش بەڵێ هاوڕێ ڕۆیا دەستان خۆش بێ لەم دوایانەدا حیزبی چەپی سوئێد لە نزیک ئەوەوە کۆنفرانسێکی ناوچەیی بەڕێوە برد و ئێوەش بەشداری کۆنفرانسەکە بوون بابەتەکانی کاری ئەم کۆنفرانسە چی بوون و ئەرکی ئێوە لەم کۆنفرانسەدا چی بوو؟ بەڵێ لە مانگی ئۆکتۆبرا بوو ئەو کۆنفرانسێکە بە ناو ڤێنستەرداگەر یانێ حیزبی چەپ بەندامێکیە دوو ڕۆژ پسەر هەم فشۆردا بۆ ئەندامەکانی کە لێنا جەمەونەوە بە یەک و تەبادڵ نەزەر ئەکەن لەسەر مەسایلگەل سیاسی چۆن بکەن لە هێنا یا ئاموزشیش ئان بەشێکی مەسەڵەن داوەتەکەن لە کەسانگەلێ سپۆر وشت لەسەر مەسایلێکی مشەخص بەحث کردێت و قسە بکردێ داوەتەکەن لە مەسەڵەن نمایەندەکان ئەحزابی چەپ لە دەروەی وڵاتە ئەوانیش تێن ئەوانش قسە و باس خۆیانەکەن چه چگەلی وەچە مشترەکیانە چه کارگەلێکیان کردگە ئەشێ چی بکەن تەوافقنامە و ئەوانان وسن بە یەکەوە بۆ هاوکاریوانە من وەک ئەوە کە ئەندامی حزبی چەپی سوئێدەم و هەروەها لە بەشی کرێکار یا فعالم نمایەندەی کرێکاریم لە بەشی هەم شاریە و هەم لە بەشی منتەقەیە بە هەرحاڵ ئەوان ئەمساڵ تایبەتەن داوەتیان کرد لەوانەوە لەو بەشە فرە فعالن یانێ کارەکەن مەسەڵەن کە بتوانن لە ئێمە نەزەرخایی بکەن چه چگەلێک ئەلعانە لەم دەورە فرە مهمە کە بە تەبەقەی کرێکار مەسەڵەن بینێتم دەستورکاری تواوی ئەعزای هەموو اتحادیەکان نمایەندەکانی لێنابوو کە خۆشیان هەم نمایەندەی حزبی چەپن عضوی حزبی چەپی سوئێدن و هەم نمایەندەی لە بەشکل اتحادیە کرێکارەکانە ئەمە بە دوو ڕۆژ ئەمە تایبەتی بوو قبلەن ئەم شتە نەبووە ئەمە بۆ ئەوەڵینجا حزبی چەپ بەرنامێکی وایەدانیا و جاتێ مەسەری دلیلی چە بوو ئەوە دانریا بۆەوە کە بتوانین تەبادڵ نەزەر بکەین و مەسایل تەبەقەی کرێکار وەضعیەتی تەبەقەی کرێکار لە سوئێدا چۆن بیوەینە بەرەوە وازانم بە دلیلی ئەوە کە تەبەقەی کرێکار ئەم چەند ساڵەی ئەخیرا لە دەوڵەتی سوئێد دەوڵەتێکی بۆژوازی و بە هاوکاری ڕاسیستەکان و یا نژادپەرەسەکان دەوڵەتیان تەشکیلداگا مشکلاتێکی زۆریان هاوردە سەر تەبەقەی کرێکار فرێک لە دەستاوەردگەل تەبەقەی کرێکار ها لە حاڵ مەتەرسیە و ئەوان گەرەکیان بوو بۆ شێوە لە ئێمە گەل پرسن کە ئێمە نەزەراتمان چەز وە چۆن ئەیبینین ئەم مشکلات و کە هالە سەر ڕێگا و چاتوانین بکەین بۆی ئەوانیش چاتوان بکەن چونکە لێرە دەوڵەت یا ئەحزاب بە هیچ عنوان هیچ دەخاڵەتگەر نییە لە اتحادیەکانە ئەوان هیچ دەخاڵەت وەلی ئەتوان پشتیوانی بکەن مەخصوسەن مەسەڵەن حزبی چەپ تەک سوسیال دموکراتەکانە و حزبی سەوز یا بیژن حزبی محیطی زیست ئەم سێ کەسان ئەم سێ حزبە پشتیوانی تەبەقەی کرێکارن لە واقعە بە خاترەوە ئەوانیش ئەتوانن کۆمەکۆنەندە بن لە فرێک لە مەسایلی تەبەقەی کرێکارە ئێمە لەو بەشا قسەمان کرد چگەلێک کە لە مەترسیا بوو ئەلعانە لەم دەورە لە سوئێدا یەکێکی ئەوە کە فرێک لە اتحادیەی کۆموناڵ کە من بەشیانم خەدەماتیە مەسەڵەن ئەگە کەسێکمان نەخۆشکەفێ ڕۆژی لە حقوقەکەمان کەمەکەنەوە
ئیسە تواوی ئەتحادیەکان بەوە گەیگن کە نا بوو ئەشێ منێکە لەسەر کارەکەمەوە بە دلیل ئەوە یا مناڵ کەسێ هۆش مناڵ کەسێک مەز یا مەسەڵەن موازم نەخۆشێکم هەم لە بیمارستانە یا لە هەم لە ساڵمەردانە یا لە هەر شوێنێکا کە کارەکەم یا ئەمانە نەخۆشێکە بم بە دلیل ئەوان ڤیرۆسییان یان نەخۆشن من نەفسەرماخۆردیان وەشێ لە ماڵا بم بۆشێ من هینەکەی بم باجەکەی بم من بۆشێ ڕۆژێ لە حقوق دەستمۆزەکەم کەمەوە بێتەوە بەو دلیلە ئەوە باس لەوە کریا کەشێ من لا برگێت ئەم دەوڵەتەکە لە سەرکارە و لای نابات چونکە هەزینێکی فراوات بۆ ئەو وەلی ئەم سێ حزبەکە وتم سوسیال دموکرات پارتی کە حزبی چەپی مناوە حزبی محیتی زیست ئەم سێ حزبێژن ئەگەر ئێمە دەسەڵات بگرینە دەسەوە 100% پشتیوانی ئەو قسەتانە هەین و ئەو شتە لابێ یعنی ئەوە ئەوێتە باعثەوە کە تەبەقەی کرێکار بە هەرحاڵ بە هەدەفێکی بگەیت ئەمە بەشێک لەوەسە یەکێکیژی سەعاتکارە بۆ جەماعەتێ لە طبقەی کرێکار مەخصوصەن ئەوانە وە لە محیطی خەدەماتیە کارەکەن سەعاتکار سوێت قانونەن 40 سەعاتە لە هەفتە بەڵام لە بەشگەلێکە حتا 37 سەعاتە لە ئەوانە وا شەو کارەکەن لە بەشی محیطی منا لە بیمارستانشە مەسەڵەن حتا 24 سەعاتە لێنەیجا بازم سەعاتکار چەند لە بەشی ئێمە لە چە بەشەکانی ترا لە ئەتحادیەکان ترا بەوە گەیەکین سەعاتکار زۆرە یانە تقریبا 50 ساڵ لەمەوبەرتر ئەمە قانون سەب کریاگە کە بێتە 40 سەعات بەڵام ئەلعانە لە فرێک لە وڵاتەکانی ئسکاندیناویا سەعاتکار هاتکە خوارەوە و سوئید ئەتوانێ ئیمکانات لەبەر ماڵی و توانایی هەست کە سەعاتکار بێرێتە خوارەوە بە نەفعی تەبەقەی کرێکار ئەمە دانێتر لەو چرگەلە بوو کە ئێمە لە سەری قسەمان کرد کە ئەوەیژە هالە دەستورکارە ئێلود کە گەورەترین اتحادیەی سوئێدەوە باقی اتحادیەکانان لە ژێر چەتری ئەوە بەوە نەتیجە گەیگن کە ئەرێ سەعاتکاری ژەشە بێتە خوارە ئەوەیژە دانێت لە شتەکان بوو کە مەسەڵەن حزبی چەپ لەسەری قسە کریاوە ئەویش لەم پشتیوانی کردگە لەو ڕابتە بەرحاڵ چگەلێک هەست کە ڕەبتیەست وەک اتحادیە شاید نەتوانێ بەدەستی بێری احتیاج دەست بە ئەحزاب پشتیوانیت کا کە بتوانین نەتیجە بگری لە کارەکانت ئەوە سەد ئەو بەرنامە دانریا و منیش لێنا شرکەتم کرد هەم وەک ئەندامێکی حزبی چەپ کە لێرە هەم وەک ئەندامێکیش کە هەم لە سەتحی مەسەڵەن بەرەوبردنی طبقەی هێنا اتحادیە کرێکاری کۆموناڵ کە هەم لە بەشی ئوستانیە داوایان کرد لە من لێنا شرکەت کەم بە شتێکی زۆر باش و فرەچ لە باقی جەماعەت فێر بووم کە بیوەم چۆن کارکەم لەسەری لە محیطی کاری خۆماوە و چۆن ئاموزش بم کە مردم ئیطلاع ڕسانی گەێنم ئەیانێ بەشی عمدەکەی مەسئلەی ئیطلاع ڕسانی و فێربوون و بە یەک پەیوەند پەیاکردنە بەڵێ هاوڕێ ڕۆیا دەستان خۆش بێ ئایا نوێنەرانی وڵاتانی تریش وەک ڕۆژئاوای کوردستان و هەتت بەشدار بوون ئەم پێک هاتەیە چه کاریگەریکی لەسەر دەوڵەمەندکردنی کۆنفرانسەکە هەبوو بەڵێ اتفاقا لێناوختە من لە محیط لەو چەند ڕۆژە کە لێنابوو من ڕۆژی زووتریش داوت کریان بە بۆنی ناژە مەسئلێ ئەم کرێکاری و شتە وەختی چوم تواشام کرد لە ناو لیستیەوانەوە داوت کریاگەن ئەحزابی ڕۆژاواش داوەتن و زۆریش خۆشحاڵ بووم بەڕاستی چونکە من جەماعەتێکی کوردی زۆرمان هەیە کە ئەندامی حزبی چەپن و ئینتزارمان هەست کە ئەوانیش بتوانن ئەو ئەحزاب گەلە بێن لەسەری تێکیان قسەکەن پەیوەندی پەیاکەن هاوکاریکەن تێکیانەوە ئەوان لە ئەوانیان داوت کردو من چوومە بەریژە تێکیان قسەم کرد بە خێراتنیانم کرد زۆر خۆشحاڵ بووم ئەوان داوەتیان یەکێکەوە کە حزبەکەی خۆیان بناسێنن دوومە لەسەر ئەوە بوو کە مەسئلەی کورد مەترەحکەن لە حزبی چەپا کە چه مشکلات گەلی وجودیت مەخصوصەن جەماعەتێکیان لە سووریا و هاتوون کوردەکانی سووریا بوون کە هاتوون عالەم وەختا کە وەعزیەتە کە قرارە دەوڵەت تشکیل بنوەمانە چی بکەن و حزبی چەپ و چاتوانێت بۆیان کە ئەوانیش لێ نابوون کتێویان دانیا و کولتور و فەرهەنگی کوردستانیان دانیا و چەند کەسێکی ژیان سوال و جوابێداوە بە سوال و جوابی ئەو ئەندامگەل حزبی چەپەکە چوونە بەرەو تێکیان قسەکەن و ئیجازەیان داوە بۆ خۆشیان قسە بکەن بۆ فیلم بەرداری و چ بکەن
بەلای منەوە فرەچت باشێکە من وەک ئەندامێکی حزبی چەپ اتفاقاً مەیلێکمە نارد و خۆشحاڵی خۆش بم دەربڕی و چەندانە ئەندامی کوردمان هەیە کە لە پارلەمانی سوێدا هەن وتم ئەوە باشترین کارە و ئەشێ ئەمە فرەتر بکەن چونکە مەسئلەی کورد مەسئلەی کە ئەلعانە واقعاً زۆر بەرچاوە و ئەشێ جێگەی دفاع و کاوکاری و بەرەوبردنە زۆر بەلای منەوە زۆر عالی بوو و ئومیدوارم کە ئەم نوعە دعوتگەلە فرەتر بێتەوە هەر ساڵ یانێ من بووگەن هەر جار لە کەسانگەلێتتر دعوەتیان کردگە مەسەڵەن لە فلستینیان دعوت کرد ئەمڕا لە کوردەکانی ڕۆژاوایان دعوت کرد و لە ئوکراینا کە ها لە شار ڕووماینا هەر ئەکسەری ئەو چگەلە هاتوون وەێ مەسئلەی ڕۆژاوە بەلای منەوە زۆر مهم بوو و بێژی ئەهمیەت بمدا و دەستخۆشیش خۆشم ئاراستەی ئەوانە کردو کە داوەتیانیان کردو بەڵێ هاوڕێ ڕۆیا وەک دوایین پرسیارم ئەم کەمپەینە 25 نۆئەمبر ڕۆژی جیهانی خەبات دژ بە توندوتیژی لە دژی ژنان کە هەتاکو 10 دیسامبری ڕۆژی جیهانی مافی مرۆڤیش بەردەوامە بەرنامەی ئەو ڕێکخراوانەی ئێوە ئەندامنتیاندا چییە بۆ ئەم ڕۆژانە؟ بەڵێ لە حزبی چەپا بۆ ڕۆژە بجۆز ئەوە کە ئەتڵاعیەکیان نەداوێ و مەحکومیان نەکردوێ وەوتویان کە ئەم دەشێت بە تواوی لە بین بچێ چێتری نەبوو بەڵام ئێمە وەک ئەندامی حزبی کۆمونیستی ئێران لە ئەم شاری خۆمانە حوزەی وێستمالان کە حوزەیەکی گەورەس ڕفەقەکانی ئێمە لێرە لەم شارە بەنامێکی دانیا دعوت کریا لە مەسئولی حزبی چەپ لێرە بێت لە تەک ئێمە دانیشتێکی بێ ئەم مەسئلە باسکەینۆمانە چەچگەلێک مشکڵە چەچگەلێ وجودیەس و مەسئلە لەو ڕابتە بە نەزەر من قسە و باسێکی باش کریا بە یەکۆت هەم لەلایەن ئێمە و هەم لەلایەن من لێنا وەک ئەندامی حزبی کۆمونیستی ئێران دعوت بووم نەوەک ئەندامی حزبی چەپ جەماعەتێک هاتوون لە تەرەفی حزبی چەپە وتم ئەوان قسە بکەن بە هەر حاڵ قسە و باس کریا کە ئێمە بە یەکەوە ئەوان کە بازەمەوە قەوڵیانەدا کە ئەشێ ئێمە بە یەکەوە هاوکاریمان بێ ئەشێ بە یەکەوە بتوانی تەوافق بکەین بتوانین ئەم مەسئلە جەهانیە ئەشێ ڕیشەکەنی بکەین و چۆن نەتوانین بە یەکەوە بە هاوکاری یەکترین ئەمە بڕینە بەرەو بۆ ڕیشەکەندنی ئەم مەسئلە خشونەت لەم سوئێدا بە تەواوی ئەو هەموو قانونەوە کە وجودی هەست ڕۆژانە یەک ژنە کوژگێت ڕۆژ نییە کە مەسەڵەن ژنێک ئاسیب نەبینێ بەدەست یا شوەکەی و یا بنە ماڵەکەیەوە کەسانگەل نزیکی هەر لەم سوئێدا مەسەڵەن ئستعماری دەستموزی هەست فەرقی جیاوازی بینی ژن و پیاک لە حقوقا هەست هەر لەم سوئێدا ئەگەر باسیکەی لە ڕابطەی مەسایلی فرێچ دەکانترا مەسەڵەن جیاوازی لە کاریە حتا ئەمانە بۆشە مشتەرە گەلێکە کە هەمانە ئێمە لە وڵاتی خۆمانە شاید شتەکانی فەرقە لەم وڵاتیژە ئەم چگەلە هەست منێکە هام لە وڵاتە توێکە ئەو کەسەکە ها لە وڵاتەوە حزبی چەپکە مەسئولە بارها حزبێکە کە ڕێی پێوان و ها نییە لە دەسەڵاتە وەلی ئەتوانێت تاسی گوزار بێ ئەوەشێ چە بکات ئەو چاتوانێ بکات ئەو چە ڕەهنمودگەلێک کەس ئەو چە چگەلێک ئەنێتە دەستورکار کە نەتوانێت ئەمە پەرە بسێنێ لە جامعە چە لە ڕابطەی حقوق و قەیکیە ژن ئەم چگەلمانەت بە یەکۆ قسە کرد و ئەوان ئاگادارن کە مەسئلەی کوردستان و مەسئلەی ژنان و خودکوشی و نازام کوشتن و قەتڵی ناموسی و ئەمانە وجودی است و ئەوان گەرەکیانە ئێمە چە بکەین چه یارمەتیکمانان ئێمە ئەو هنگەلمانە بوو جەلسە گەلمانە بوو لێرە وەلێ بەعام نازام لە شارەکانترا چەندێک ارتباط وا بووێ وەلێ ئێمە لێرە ئەو کارمانە کرد من بە شخصی خۆم وەک ئەندامی حزبی کۆمونیستی ئێران لە کۆنفرانسێکە کە بوو لە ستۆکۆڵمان لێنا شرکەتم کرد و قسە و باس و مشکلاتی وەعزیەتی ژنان لە ئێرانە چی بوو لێنا مەترەحم کرد ئومیدوارم کە توانیتم جواوینەکە سوالەکەت بەمەگەر شتێکی ناتواوە بە سەرجەم بخەمەتە دەستان خۆش بێ هاوڕێ ڕۆیا سپاس من پرسیارێکم نییە ئەگەر دەتانەوێت ئاماژە بە شتێکی تر بکەن فەرموون بۆ کە ئەلعانە بەحسەکە سەرەوەسل لەسەر مەسئلەی تەبەقەی کرێکا لە مەسئلەی اتحادیە سۆمانە
من خۆشحاڵەوەم کەسانگەلێک کە تێنە دەرەوەی وڵات یا هێشتان ئاشناییان نیە لە محیتەکان لە وڵاتەکانیانە ئەگەر کاریان کرد دروستەشی مقدارێ پول بیت بۆەوە کە بیتە ئەندامی ئەوینە وەلی بیدەن بە نەفعیانە چونکە من ڕۆژانە لە تەک کەسانگەلێکە ئرتبات مەس کە ئەوینم کەسانێکن لە وڵات گەلترەوە هاتکەن هیچ قوانینە ئەم وڵاتە نازان لە حقوقی خۆیان دفاع خاص نازانن بکەن و تووشی مشکلات و تووشی مشکلاتەوەن و ئومیدوارم کە ئەوانە گەرەختە نییە عزوی اتحادیەگە لەبن کەس هەست کە یارمەتیان بە بتوان لە دفاعکەن لە حقوقیان لە مەزایەکانیان چه حەقیانە چه حەقیقیان نییە لە رابطەی مەسەڵەن ئستیقدام بوونیانە بەلەوە ژێر کاغەزەکە ئیمزاکەن داواکەن کە چونکە تۆ نازانێتە من خۆم وتم لە ئەوڵ هیچم نازانی فرەکەسە دواسە کە بزانی چه بکەی چە نەکەی چۆن کۆڵی تۆ لەسەری و ئایا حەق و حقوقێکت پایەماڵ نەوگە لە تەرەف ساحی و کاروەمانە ئەوانە فرە مهمە ئومیدوارم کە هەر کەسێک احتیاجی لە مەرحەلەی ئەوڵا بتوانێت بتە عزویە ئەم ئینگەلا اتحادیەگەلە بۆ اتحادیەکانیش فرە مهمە ئەتوانن هەرچی ئەندامیان فرەتر بێ ئەتوان فشارێ فرەتر بە کارفەرما بێرن بۆ حقوقی کرێکارەکان ئەوە ئاخرین قسەی منە و تەبەقەی کرێکار بدونە ئەوە کە ناتوانێت سەرکەوتوو بێ ئەگەر ئەندامێکی زۆری نەوێت لە خۆی و بتوانێت دفاعکە لە حقوقی خۆی نە کارفەرمان نە دەوڵەت هیچ کەسێتە ناتوانێت دفاعکە لە تۆ مەگە تۆ خۆت وەک کرێکار جەماوەەر بیت و بتوانی کارکەیت ئەوە زۆر زۆر مهمە بە نظر من. بەڵێ هاوڕێ ڕۆیا سپاس بۆ بەشداریتان مەمنونتانم دەستان خۆش بێ. یەک دنیا مەمنون لە ئێوە سپاس لە خۆت لە هاوکارەکانت مەمنون لەوانیژە وا گوێچکیان ئەوێ بە ئەم ساحەبەی ئێمە ڕۆژێکی خۆشم بۆ هەمووتان بە ئارزووە سپاس گوزار کە منتان. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سەرنجتان بۆ بینینی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕادەکێشم.